هەمووان لە بەقاڵێکەوە تا پەرلەمانتارێک چاوەڕێی گۆچانە سەحراویەکە دەکەن تا کێشەکانیان چارەسەر بکات. ئەویش چاکبوونی دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانە. یەکێک لەو پرسە هەستیار و چارەنووسسازانەی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەستی بۆ برد پرسی دەستور بوو. بۆ ئەو مەبەستەش لیژنەیەکی بۆ پێک هێنرا، بەڵام لە گەرمەی هاتنە پێشەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم و بەر لە 19 ئابی ساڵی ڕابردوو ماوەی کاری لیژنەکە کۆتایی هات و کاری لیژنەکە بە هەڵپەسێراوی مایەوە. لەو کاتەشەوە ئەندامانی لیژنەکە لە چاوەڕوانی دانیشتنێکی ئاسایی یان نائاسایی پەرلەماندان بۆ ئەوەی ماوەکەیان بۆ تازە بکرێتەوە. چارەنووسی ئەو لیژنەیە بەستراوەتەوە بە چارەنووسی پەرلەمانی کوردستانەوە بەبێت تەفعیلی پەرلەمان و شەریەتی پەرلەمان نەکەوێتەوە سەرکارەکانی خۆی، لیژنەی دەستوریش ناکەوێتەوە سەرکارەکانی خۆی و بەبێ ڕێککەوتنی لایەنە سیاسیەکانیش ناتوانێت لیژنە دەستوریەکە بگاتە ئەنجام. بۆچی؟ چونکە لیژنە دەستوریەکە بەپێی قانونەکە مادەکانی بەپێی تەوافق ڕێ ئەخرێت. تەوافقیش پێویستی بە ڕەزامەندی هەموو لایەنە سیاسیەکانیش هەیە. ئەو ماوەیەی کە پەرلەمانی کوردستان بۆ لیژنەکە دیاری کردبوو 90 ڕۆژ بوو. لەو ماوەیەشدا توانرا 72 مادە لە ڕەشنووسی دەستور پەسەند بکرێت و لە کاتی گەیشتن بە دەسەڵاتەکان کە خاڵی سەرەکی جیاوازی لایەنەکان بوو بەهۆی کۆتایی هاتنی ماوەی لیژنەکە نەتوانرا درێژە بە کارەکانی بدرێت. سێ بەشمان تاوا کرد، ئیشی باشمان کرد، تەنها دوو بەشمان مابوو دەسەڵاتەکان و حکومە کۆتاییەکان. بۆیە سەرۆکاتی پەرلەمانیش بە قسەکەی ئێمەی وەرگر و نەیخستە بەرنامەی کارەوە. چاوەڕێی ئەوە بووین کە لایەنەکان بگەنە نەتیجەیەک لە مەسەلەی دەسەڵاتەکان و سەرۆکاتی هەرێم، اینجا مودەکە وەربگرین بۆی کە مودەکەمان وەرگر بتوانین بەفیعلی ئیش بکەین. ئێمە پێویستمان بۆیە کە پەرلەمان جارێکی تر بەپێی یاسای ژمارە 4 2015 ماوەیەکی ترمان بداتێت، چکە ماوەی 90 ڕۆژەکەمان تەواو بووە. هەرچەندە بەپێی یاسا ئەندامانی لیژنەکە دەسەڵاتی تەواویان هەیە بۆ نووسینەوەی ڕەشنووسی دەستور، بەڵام جیاوازی سیاسی لایەنەکان لە ناو ئەندامانی لیژنەکەشدا ڕەنگی داوەتەوە و بەشێک لە ئەندامانی لیژنەکە دەڵێن ئەو خاڵە لە ڕەشنووسی دەستور پێیگەیشتوون کە دەسەڵاتەکانە پێویستی با ڕێکەوتنی سیاسی لایەنەکانە. تا پەرلەماندانە نیشە و مدەمانە هیچمان پێ ناکرێت، بەڵام پەرلەمانیش ئەگەر مدەشمان بداتێ، ئەگەر کەشی ئەسیاسی لەبار نەبێ هیچمان پێ ناکرێت، چونکە هەموو ئەوەی کە ماومانە پەیوەستە بە دەسەڵاتەکانی تەشریعی و تەنفیزی و قەزایی و یاتە بعدی سیاسی هەیە. بۆیە لە هەموو حاڵەتەکان دەستور لە کەشێکی ئارام و ئاساییکردنەوەی پەیوەندی سیاسی نێوان هێزەکان دەنووسرێتەوە. ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان لە خولی دووهەمی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2009دا پەسەند کرا. لە دانیشتنی ژمارە 8 ساڵی 2015دا یاسای ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان بۆ ڕاپرسی پەسەند کرد و لیژنەیەک بۆ ئامادەکردنی دەستور دیاری کرا، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکانەوە کارەکانی دواخرا. یەکێک لەو پرسە چارەنووسسازانەی کە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا دەستی بۆ براپرسی دەستور بوو. هەمووان چاوەڕوانی ئەوەیان دەکرد کە کوردستان ببێتە خاوەن دەستورێکی هەمیشەیی، بەڵام دۆخی سیاسی هەرێم و پەکخستنی پەرلەمان ئەم چاوەڕوانیەی بۆ کاتێکی نادیار دواخست. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.